لو شمشێرەشا کە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵاتو وەسەلام لە ڕۆژی ئوحودا بەرزی کردەوە فەرمووی چێ ئەم شمشێرە هەڵەگرێ و مافی بداتێ. چەند خەڵکێک هاتنە پێشە وتیان ئەی پێغەمبەری خوا ئێمە. ئەبوو دووجانەیەکێ لە سەحابە بەڕێزەکان بوو، سەری بەرز کردەوە فەرمووی ئەی پێغەمبەری خوا وەما حەقه، مافی ئەمە چۆنە ئەگەر یەکێ ئەم شمشێرە وەربگرێ مافەکەی چییە؟ پیغمبر صلى الله عليه وسلم فرموي أن يضرب به في وجه العدو حتى ينحني بيدا لروي دجمنان هتاكو أم شمشير خوار بيتو بدستيو أم شمشير آسنا جوش درا ولا كوري آقرا حتى أم خوار بيتو كآسن خوارك. أبو جوجانا فرمي من وري أقرمي پیغمبر خواه ما في خوش يدن. پیغمبر صلى الله عليه وسلم شمشێرەکەی دایە و ئەبوو دووجانەش مەشهور بوو کاتێک کە شەڕە قەوما لەناو جەرگەی غەزایە پارچە پەڕۆیەکی سووری هەڵەگرت و بەناوچەوانیەوە ئەبەست و لە دوورەوە هەموو کەسە گەیزانیەوە ئەبوو دووجانێ. زوبەیری کوڕی عەوامە و پیاوە ئازایی کە لە 12 ساڵیە شمشێری هەڵگرت بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام و لە بەرگری لە ئیسلامە ئەفەرمێ ئەو ڕۆژەکە ئەبوو دووجانم بینی لە دڵی خۆما وتم خۆزگە من زووتر دەستەماڵ بڕیایە و شمشێرەکە بۆ من بوایە ئەو غیرەت و چاک و شانازێ بۆ من بوایە، بەڵام لە دڵی خۆما وتم وەڵایە بە سەیری ئەم پیاوە بکەم بزانم ئەم مافی شمشێرە چۆنەدا. فەرمێ چاوم لێ بوو کە پەڕۆکەی بەناوچەوانیەوە بەست. کۆمەڵێک لە دەوروبەری بوون، هەمویان پیانەوترا عیسابەت المەوت، ئەمە مەفرەزەی مەرگە، بە دوای مەرگاوێ. پەڕۆکەی بەست و ئەوانە لە دەوروبەری بوون و شمشێرەکەی بەرز کردەوە و فەرمووی أنا الذي عاهدني خليلي ونحن بالسفح لدى النخيل ألا أقوم الدهر في الكيول أضرب بسيف الله والرسول. زبير فرمي قيشت بهر کەسێک و لەیدا و کوشت. ئەمە یەکەما فی خۆی بدات، ئەمە ئەو پیاوە ئازایانە دوای شمشێرەکەی تەسلیم بە پێغەمبەری نازدار کردەوە عەلەیهی سەڵاتو وەسەلام.